لای میوانەکەم بەڕێز نەوزاد هیتوتی شارەزای پەیوەندی نێودەوڵەتی کە لەگەڵیدا گفتوگوی زیاترەکەم لەگەڵ بەڕێزیان سەبارەت بەم پرسە. بەڕێز نەوزاد هیتوتی بە پێی ئەو ڕێککەوتنی استراتیژی کە لە نێوان ئەمریکا و عێراقدا هەبووە کە دەبێت ئەمریکا بکشێتەوە، ئەمریکا کشاوەتەوە؟ بێگومان لەسەر دەمی کازمی وازانن 4 گەری دیالۆگی استراتیژی لە نێوان ئەمریکا و عێراق کرا. لە گەری چهارەمدا بڕیاردرا کە وەکو جناب ئێوەش ئاماژەی پێ کرد کە لە مانگی دسەمبەر 2021 تەواوی هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشنە هێزە شەرکەرەکان و پێش ئەو بۆ دەشت تەواوی هێزەکانی شەرکەر ینی بەناو کشانەوە، بەڵام ئەرکەکانیان ئەرکی هێزەکانی ئەمریکا گۆڕی لە هێزی شەرکەرە بۆ هێزی ڕاوێژکاری لە عێراقدا کەواتە بێگومانە ئەو ڕێککەوتنە جێبەجی کراوە، ینی واتە دەبێت ئەو خەلە لە بیرمان بێت کە ئەرکی هێزەکانی ئەمریکا لە عێراق گۆڕاوە ئێستا هێزی شەرکەر نەماوە، بەلکو هێزەکان زیاتر هێزی ڕاوێژکاری نەکە پاڵپشتی هێزەکانی عێراق دەکەن لە ڕووی لۆجیستی و ڕاوێژکاریەکە کەواتە بێگومان ئەو خەلە جێبەجێ کراوە. بەڵام ئەوەی ئێستاش دەبینی بە شێوەیەکی گشتی لە پەنجەکانی ئەمریکا و عێراق دوای ئەو دیالۆگە استراتیژیە وەکو ئاماژەمان پێ کرد بە تایبەتیش لەسەر دەمی کازمی دەستی پێ کرد، بێگومان تەڕەدایەکی زۆر یعنی ئەگەر بین هەڵسەنگاندنێکی وردی بۆ بکەین لە پەنجەکانی ئەمریکا و عێراق بە تایبەتیش ئەمریکا نەیتوانێت بەشێکی زۆری ئەو ئامانجانەی کە هەیە لە عێراق جێبەجێ بکات. بە تایبەتی جنابی ئێوە ئاماژە بەخۆلێکی گرنگ کە بە تایبەت دێوی شینگەر نووسراوە ینی گوتارێکی نووسی بۆ ئەوەی کە ئێوەش ئاماژەتان پێ کرد باسی ئەوە دەکات کە لە هەڵبژاردنەکانی ئەم جارەدا دەرفەتەکە بوو بە ئەوەی پرۆسەی دیموکراسی لە عێراق بەهێزتر بکرێت، مؤسسات بەهێزتر بکرێن، تەڕادایەک ڕۆڵی ئیران کەمتر بکرێتن، پاڵپشتی پرۆسەی مؤسساتی دیموکراسی بکرێت و دەرفەتەکە بوو کە ئەو میلیشیانەی کە ئەوەی کە هێرش دەکەنە سەر سەفارەتە ئەمریکا و مؤسساتی دەستوری و تەڕادایەکی زۆر گوشار لەسەر هێزە سیاسیەکان دروست دەکەن، سەروەری عێراق پشێل دەکەن و سیاسەتی ئیرانەکە لە عێراقدا دەرفەتەکە بوو با ئەو هێزانە پەراویز بخرێن یا ڕۆڵیان کەم بکرێت. بەڵام بەداخەوە ئەمریکا و سیاسەتی بایدن کە پێڵێن دیس ئێنگیجمنت پۆلیسی واتە دەسوار نەدان چاودێری کردن و تەڕادایەکی زۆر یعنی نهاتە ناو دانوستاندنەکان گوشاری دروست نەکرد. ئەمەش بووە سەبەبی ئەوەی کە ئیران ئیستیفادە لێ بکەن و ئەو سوء استفادەش بیا سەبەبی ئەوەی دەرئەنجامی هەڵبژن وەکو بڵێن کودتایەک بەسەرداکرا. بە تایبەتیش ئەوەی کە ئەو کوبوونە گرنگی لە نێوان مالکی قاسم سلەیمانی و فایق زەیدان کرا لە مانگی 2022 کە بڕیاریاندا لە ڕێگای دادگای دەستوری کوتای یعنی دادگای دەستوری دوو لەسەر سێ بیتەوەش کودتاکردبوو سەر پرۆسەی سیاسی عێراق. هەندێک لە شارەزایان دەڵێن تا ئێستا لەم بارودۆخە هەستیاری عێراقدا ئەمریکا بێدەنگە ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان دەستی لە عێراق شت بێت بە کوردیەکەی خۆمان کەڵێن، بەڵام پێتان وایە ئەمریکا بە ئاسانی دەست لە عێراق بەردا کە بە ملیارەها دۆلاری لە عێراقدا خەرج کردووە؟ بێگومان ئەوە پرسیارێکی زۆر گرنگە، ینی زۆر باسیش لەسەر دەکرێت. ئەمریکا دەست بەردار عێراق نەبووە، بەڵام سیاسەتەکەش تەڕادایەکی زۆر شکستی هینەوە، ینی ناتوانین بڵێن ئەمریکا لەو ئامانجانەی کە ئەوەی جناب ئێوە ئاماژەی پێکرد لە 2003 حتا ئێستا کە ئەمریکا هەوڵی بوودا عێراقێکی دیموکراسی بیت، مؤسساتی بیت، کەمترین نفوذی ئیرانی لەسەر بیت، سەروەری و سیادەی خۆی بپارێزی و تەڕادایەکیش بەشێکی استراتیژی ئەمریکا و هاوپەیمانەکانی بی لە ڕۆژهەڵاتی ناوەڕزدا و ببیتە فاکتەری سەقامگیری و ستابلیتی لە ناوچەکەدا بێگومان ئەوە بەدی نەهاتووە. کەواتە بە تایبەتیش ئەگەر ئێستا باسی دارایی بایدن کە سیاسەتی ئەمریکا لە عێراقدا سیاسەتی بایدن تەڕادایەکی زۆر سیاسەتی ئەوە بوو کە چاودێری پرۆسەی سیاسی عێراقی کرد، دەسوەردانی نەکرد تەڕادایەکی زۆر وەکو ئیران نەبوو. ئیران هەموو هێزی خۆی بەکارینە. بە تایبەتیش تو سەیری کە لە هەڵبژاردنەکانی ئۆکتۆبر ئیران لە ڕووی دادگای دەستوری، لە ڕووی سەربازی، لە ڕووی ئابووری هەموو گوشارێکی لەسەر کورد دروست کرد، بە تایبەتیش لەسەر هەرێمی کوردستان و پارتی لەسەر سونەکان دروست کرد بۆ ئەوەی ئەنجامی هەڵبژاردن پیچەوە نەکرد. بەڵام لەسەر ڕاستی ئەمریکا بە تایبەت لەو ڕاپۆرتەدا ئاماژەی باید دەکات کە لە مانگی ئۆکتۆبر حتا ئێستا تەنیا 2 جار ئەمریکا سەردانی عێراقی کرد، یعنی دوو شاندی ئازبەرزی ئەمریکا تەنیا 2 جار سەردانی عێراقیان کرد وەکو پێویست. ئەمریکا نەهاتە ناو پرۆسەی سیاسی گوشاری دروست نەکرد و لایەنەکانی هاند نەدا بە ئەوەی ڕێز لە ئەنجامی هەڵبژاردنەکان بگرێت، حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی دروست بکرد. بێگومان ئەوە لە بەرژەوەندەی ئەمریکا بوو، بەڵام بەداخەوە ئەوە نەکرا. کەواتە بە هەموو شێوەیەک ئەگەر سەیری سیاسەتی بایدن بکەیت نەکە لەسەر ڕاستی عێراق تو سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەیت لە بیرمان نەچی لە 12 بۆ 16 جوڵای یعنی تەمووز کە سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کرد، سەردانی ئیسرائیلی کرد و هاتە سعودیا و
16 مانگ لگل کازمیش کو با لودکی جده واسه اویان کرد که پال پشت عراق کی سقامگیر دکن عراق کی دموکراسی دکن عراق بیتن مؤسسات سربازی به حزب کرد و حالا بدل عراق ببیته بشه کی گرنگ له ها پیمانه کانی هم کلا نو چکه دا باوی برجن کانی خوی به پاریزی تو سیاست کی بالانس راست نو چکه پراکتیک کرد بالان بده خوانه بو بله وەک بەڕێست باسیەکەیت ئەمریکا لە ڕووی سیاسیەوە نەیتوانێت لە عراق سەرکەوتوو بێت لە ڕووی داراییەوە بڕەپارێکی زۆری خەرج کردووە لە ڕووی مرۆییەوە ژمارەیەک زۆری سەربازی لە عراق کوژراون دەتوانین بڵێین لە پەیوەندی نێوان ئەمریکا و عراقدا ئەمریکا سوودی نەبینیوە ڕەنگە زیانێکی زۆریشی کرد بێت ئەی عراق تا چەند سوودی بینیوە بێگومان ئەمریکا وەکو پێویست سوودی نەبینێ وەک ئاماژەمان پێ کرد بەڵام لایەنێکی تریش هەیە ئەوەی کە لە عێراقدا حتا ئێستاش دەرفەتەکە لە دەست نەچوە بڵێن یعنی عێراق کوتای هاتە یاخود بە تەواتی کەوتوتە ژێر کۆنتڕۆڵی ئیران بەڵام تا ڕادایەکی زۆر ئێستاوەی بوو نمونە لە 2023 سەیری پرۆسەی سیاسی عێراق بکە دەرفەتێک جار زۆر هەبوو پروسەی دیموکراسی بەهێز بکرێت ماساتی مەدەنی دروست بکرێت و ڕادەکەیش نەمانی ڕژیمی سەدام دەرفەتێکی زۆر باش بوو هەم بۆ کورد هەم بۆ سنە هەم بیش بۆ شیعەکان بۆ ئەوەی چی وایە کە نەتوان ڕاست و دەرفەتانە وەرگیرێ ڕوبەڕووی گەندەڵی بێگومان بربەستی زۆری هەبوو لە گرنگترین ئەو بربەستانەش ئەوە بوو کە دەسوەردانەکانی ئیران بوو بە تایبەتیش دروستکردنی شەڕێکی تایفی لە عێراقدا سێکتەریان وۆڵ کە پێڵێن ئەم سێکتەریان وۆڵە یاخود ئەو شەڕە تایفەی کە لە 2005 بە تایبەتیش زۆر تند بوو لە عێراقدا شەڕی ناوخۆی کە پێڵێن سیڤیل وار بیە سەبەبێ ئەوەی ڕادایەکی زۆر ماساتی عێراق لاواز ببن یاخود بیە سەبەبێ ئەوەی دی کێشە و گرفتەکان زیاتر ببن و میلیشیا دروست ببیتن و دوای ئەوەش بووە سەبەبێ ئەوە فاکتەرێکی تریش ئەو نخبە سیاسیە شیعە تەقلیدیە کە بە تایبەتیش لە سەردەمی مالیکی دەست پێ دەکات باریان بە پرۆسەی سیاسی نەما بوو بارێ بە دیموکراسیەت نەما بوو هەموو هەوڵێکیاندا هەم کورد پارایز بخەن هەم دەستور پارایز بخەن هەم سونەکان پارایز بخەن یعنی قۆڕی هەموو دەسەڵات سیاسی لە عێراق بکەن و هەموو دادگا و ماساتی دەستوریان دژی پرۆسەی سیاسی و دیموکراسی بەکار ئینا کەواتە تشتێک نەما بەناوی پرۆسەی دیموکراسی یاخود شتێک نەما بەناوی ئەو ماساتان بتوانن بەرگری لە پرۆسەی دیموکراسی بکەن ئەوانە هەموو بووە سەبەبی ئەوەی کە حتا لە 2011 یعنی بۆ ئەمریکا کشایەوە لە عێراق لە بیرمانەی کە لە ڕۆپۆرتێ بەش ئاماژەی پێکرد خودی سیاسەتی ئیران و نوری مالکی و یعنی پێکاتای شیعە بوو کە گوشارێکی زۆریان دروست کرد ئەمریکا بکەشتەوە دواتیش ئەو بوو سیاستێکی تاویان بەرامبەر سنە پراکتیزای کرد ئەو بیباوتنی داعش لە 2014 و حتا ئێستاش ئەوەی کە دەرهۆشتا تەداعیاتی هەموو بەهۆی ئەو سیاسەتە خراپەی پێکاتای خو سەرکردایەتی شیعاوی تەقلیدیە کە نەیانتوانیە نەباریان بە پرۆسەی دیموکراسیە نەباریان بە دەستور هەیە و نەشیان توانی ماساتی دەوڵەت دروست بکەن بەڵێ بەڕێز دکتۆر نەوزات هیتوتی شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە لەندەنەوە لەگەڵماندا بووی سپاس بۆ شرۆفەکانی بەڕێستان زۆر سپاس باش